ئامۆزاکەم خیانەتی پێکراوە ئەمڕۆ. باشە براژم ئامۆزا خیانەتی کرا بۆ تەلەفۆنەکەی بۆ ئێمە. مەسەلەکە لێرە ڕوویدا. نووری کە ڕۆشتە دەرەوە مۆبایلەکە بەجێهێشت. دوایەوە. منیش بە ناخێری گیانم بوختان لە دڵمدا دەستی پێ کرد و بوختانم بە نووری کرد و سەیری مۆبایلەکەیم کرد. چی بینی؟ کە کردمەوە چوم ڕقم تەلەفۆنەکان گەڕام سرام ڕوحەکەم. چێ بوو ڕوحەکەم چێ بوو؟ کە تەلەفۆنم کردایە جوابی داوە. دانەوە شەیڕۆڵە بۆ خاتری حەقی قورعان چۆن گومانەکەی لەو کوڕە داماوەی من. باشە ئەوە ڕوحەکەم بوو ئەی بۆ تەلەفۆن کردەوە بۆ من. دوای کە ئەو قەپاتی کرد تاکید بوومەوە کە دایە دیسان گەڕام. گەڕامەوە دەنووسرا بوو هەناسەکەم منیش پەیوەندیم کرد تۆ دەرچی. بەڵ من؟ بڵێ. تۆ تەشیدیت کە ڕقی من واقعەزم کردووە؟ فەرمانەمێ. ئەوە نەنووسراوە هەناسەکەم. بەڵە وەڵاوە ناوی خۆم. ئەوە ڕقەمی کێیە؟ ئەوە ڕقەمی خۆمە. تۆ. ئەسا هیچی براشم بەبەسم چییە؟ ئەم برایی من هیچ احترامی بۆ من دانانێ لە هەر شوێنە منە بینێ ئوسا ڕەش ئوسا درێژ ئەوە باڵی منەکە. چی بکەم دوایە سەیرم کرد هەموو کەسمی تێدا بۆیش تەلەفۆنم کرد خۆم دەرچوو. ئاخر کوڕی من ئەگەر داماو نەبێت تۆ بۆ بە هەموو کەسەکەم داعنێ داماوە واللهی ئەو کوڕی من یەخوا کوێر بەمە هەر بە مناڵی شەنسی نەبوو بەخوا لە زانکۆ بوو کچانەیانت خۆی من نایبینین لە ڕووی هەڵا هەسەیری کچی عالەم کات. کورنجە ئەوە بۆڵی دایکە کە من ژنم هێنا وتم برامە با بەسیری کچەکە بکە بە قورعان دوورا و دوور وەساوە ئەو سەرشی هەڵ نەبڕی. ئەزانم کوڕی من بە حەیا و بە عەدە بەڕۆڵا ئەو شتانە چییە پێت عەیب نییە داناوە شەی دانا ڕزەی. باشە براژم تۆ چۆن پاسوردی مۆبایلەکەی نووری بزانی؟ پاسپۆرتەکەی پێوتم هیچم لێ ناشارێتەوە. ئەیا ڕۆیانی پاسپۆرتەکەشی دەزان اینجا گومانیشی لەیەکەی چۆن سەر هەڵەبڕیە و خوایە بینی دوو ڕۆژی کە. باشە براژم تۆ چۆن بوختانەکەی بە نووری نووریەکی پاک و خاوێن چۆن دڵی چاکەکەیتەوە بە حەقی ئەو قورعانە ئەو نووریە دوعاو لێ بکە خوا دەم تێنێرەوە بە قەسەم شەبەت بووی ئەلێرەیە. من شەرمەزارم هەم شەرمەزاری نووریم شەرمەزاری ئێوەشم ئێستا ئێوە ڕێگایەکم پێ نیشاندن چی بکەین؟ ڕێگا جاچەی چ تیایشتۆتەوە ڕۆڵە پێڕێزی بێ احترامی نەبێ. وەڵڵا دایکم ڕێگا بۆ بدۆزمەوە مەگە سوپرایزێکی بۆ بکەیت. سوپرایز کەی کوشتی بۆ بێنی مۆمینە سەردانیم بیفوینەکە؟ چی بۆ دانی؟ کەیک و مۆ. وەرە بۆ خاتری خوا نووری کێکە یعنی ئەو نووری ئەلێرا دانێ مۆم کوژێنێتەوانەیە؟ ئەی بۆ نابێ. ئەم غەڵەتەی لەگەڵ کردووە ئێ بە کەیکێ چاکی کاتەوە. بەڵێ. چی بکەم باشە ئەمڕۆ کرێ خانۆکەی خۆم وەرگرتۆ 500,000 ئەوی بۆ دادەنێ و دەیدەمێ ئەو باش نییە؟ ئەوە باشە کیژی خۆم ئەوە باشە بە کەڵکی شتێکی دێت و منی شتێکی بۆ ئەخەمە سەری بەخوا چەند وەختە پارەی خۆمم داناو لەلا بۆ دەخوێ سەر 250,000 ئەڵێم کوڕم بە قوربانە بم گوناحە تۆ شتێکی بۆ دانی 250 پێتا دایکە بۆڵم 250 ئەی بۆچی 5,000 بۆ دانێنێم؟ ڕۆڵە 35,000 بەشی چییەکە بە قوربانە بم. باشە دایجەوانە بە حرمەتی پێڵاوەکانی تۆ میش 250 بۆ دان. ئەی بە قوربانە بم شیرم حەڵاڵت بێ ڕۆڵە. ئەوە ملیۆنێکی بۆ دەکەینە هەدیە و تەواو بووانە؟ هەرکە هاتەوە پارەکەی دەدەینێ باشە؟ ئاگە بەخێر بێن ئەوە چی ئەگە نورایزە یاخوا بەخێر بێن یاخوا بە نووری بسە چۆنی باشی دایەکیان باشی دای نەعەدیانی بژیش نەکە قوربانم وەڵا زۆر غەریبی مەکردن بەس نازانی ئەو ڕۆ چی ڕوویداوە لەو ماڵە. وەڵاهی من مۆبایلەکەم بیرچوو هاتم بیبم کەچی و ئێوەم بینی هاتم لێرە نامکردنیەوە. دایک کوێرە بێ ڕۆڵە گال لێ نییە چیت بەسەر دێنن لەو ماڵە. چی بۆ دایکیان خەریکە دڵم غایلاکە قسەکە چی بووە؟ ڕۆڵە گیان کە چوویتە دەرەوە لە ماڵە ئێ مۆبایلەکەت بەجێ نێشت بوو؟ بە گوڵباجی خانم تەلەفۆنی بۆ هەمومان کردووە. بۆچی کردو هیچ بووە؟ پێی بڵێ دایکە دەپی بڵێ؟ ڕۆڵە گیان نێی منت بەچی داناوە؟ وەڵا بە ڕۆحەکەم ئەوە قوڕەکەر بەسەری ڕۆحەکەتە. بۆ هیچ بووە خێر؟ ڕۆڵە ڕۆحەکەتی گەیانە ئێرە وتی ئەبێ ببینم. تێناگەم تێم بگەیانن. ئێستا تۆ کاکە نووری نای منی بەچی خەزم کردووە؟ بە هەناسەکەم ئێوە تا هەناسەکە و بەرامبەرتە هەناسەکەم. خەریکە شێت مەکەن باشتر تێم بگەێنن. ڕۆڵە گیان شک و گومانی لێ کردووی لە تۆی داما و یاخوا دایکە کوێرە بێ لە تۆ. ئەو بەجدی تێدایە؟ حەیف سەبری حەیف یعنی گومان لە منەکەی من خیانەتە لێ بکەم ها؟ حەیف بۆ تۆ من چەند پاکم لەگەڵ تۆ هات چەند خۆشم ئەویستی تۆ گومانم لێ بکەیت ئەی هاوار وەڵی حەیف سەبری شەمیلە لە تۆم ڕانابینی ئاوا بکەیت حەیف
سەبری تۆ ئاواسەیی منەکەیت من خیانەت لە تۆ بکەم هەزای من چەندم خۆشەویستیت وا لێ هاتووە یعنی گومان لە نووری بکەیت نووری چەندی خۆشەویستیت بیتە سەبری هات پێشوویکەوە بوو گوازمەوانم پێشووی مانە بکەم چەندم خۆشەویستی کاتی دڵانی وەڵا چوو بە سەربان گۆرانی مەوت هاوات بکە سەبری سا بە قورعان درەبسەکانات کاگوری بە قوربانم خەومانێ کاکە سێشەوە من ئاوا بووم بۆ تۆ حەیف تەواو دایە تەواو من لە ڕێمە و کەشوی کێوە بۆ کاگوری بۆ ڕاوە چی؟ گورەڕاوێکی بێ بەڵامێت ئەزم با قەل و داڵ بخوا با پەڵنگ بخوا با شێر بخوا ئاخە تۆ خوا قوڵێکی بێ لەوێ ناماقوڵی مەکەیە نەژمێ بەخۆ مەگەرم بە تۆ ئەچمە بەردەمێڵم بمخۆ نانا ڕۆڵە و قسانە مەکە بە قوربانە بم ئەویش پەشیمانە سێرێکی بکە بدەست خۆینە بۆ ئەو دەقە غەڵەتێکی کردووە قەینانەی خۆش بە لە دڵم دەرناچێت من ئەڕۆم تەواو نانا بۆ قوربانە بم مەڕۆ قەیناکە تۆ بە خاتری من هەر ئەم جارە لێی خۆش بە ئەخە داچی لێ خۆشم دڵم بەچی چاک بێتەوە ئەها کاگوری سێریکە ئەو تا خێزانت پەشیمان بۆتەوە حەقی ئەوەی کە کردوێتی سوپرایزی بۆ کردوی بابە سوپرایز ناخوا پولی ئەڵەم ناخوا یەک دەقە ڕۆڵە یەک دەقە مساعدە بکە ئەوەی بۆ داناوە بیدە میلیۆنێکم بۆ کردی بە دیاری بۆی کە لێم خۆش بی دڵی بە ملیۆنە دڵم چابێتەوە چاک نابێتەوە کاگوری 250 منە حتى النبي بس حيف سبري قدم لك ورانا بيني ئێداوە لێ بوردن دەکەم ئەو جارە لێم خۆش بە هە سوپرایزم بۆ کردی ظلم شكاوى ئێوە دڵم چا کردیەوە زور بس احمد جاكا بيتو حيف سبري بس ظلم زور شكاوى أتم ببازاري كمان نعمل بەس ئاردەکەمان دەوێت هذا كازر اللي محل بك ويا بيتزا كمو پیتزا كمو بس حيف من ظلم زور شكاوى ظلم شكاوى چاو لێ چی کردووە لەو کوڕم بۆ قورعایکی بڵەوە براژم ئەسا بۆم دەرکە و گریانی پیا و چ خەلەلەکەیان لە زەوی کاپتن جۆ لە من گرە یەک جایدە سێری ئەو مۆبایلێ نەکەی براژم کاکەسا احتیمالێ لاوانێ لایەکی بەم خەڵکی بەدڵەکەم خەزم کردوێ جا ماکرێت و هەر تەلەفۆنێکی بۆ کرێ و سێ مۆبایلە بکرد و 250 لێ مەبسەنی باوکم بە قورعان جار یەک فلز نەکە ڕۆڵە باش گوێ بگرە جارێکی کە نەبینم نەبیستم لەبەر شتێکی ئاوا ماڵی خۆت پڕکەی لە ئاژاوە تۆ بە حەقم لە مۆبایلی نووری نییە حيف سبري الرحمن أما الرحمن يبويا ألو جيان الله كألي ألو أبي جان شوني مالكم هناسكم روحكم قرباني أو دلوبم جو بقرا 1 مليون پیا کردووە لەکوێ بدەمێ ئێوارش دعوەتی خۆمی هیچی بەباشە ماسی سەلەمون کە ئەڵێم ئەڤین قوربانی ئەو دڵەبم دێ لەکوێیەک ببینین ئەزانم خوا لەگەڵ وا هاتم ڕوحەکەم na 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 na